تورکیا لە بەردەم هەڵبژاردنێکی چارەنووسازدای هەم بۆ ناوخۆی تورکیا هەم بۆ ناوچەکەش بەگشتی چونکە تورکیا ڕۆڵێکی کاریگەر و گرنگیە لەسەر ناوچەکە بۆ ئێمەی کورد ئەم کاریگەریە زۆرتر دەبێت چونکە وەکو دەزانین باکووری کوردستان لە قۆناغێکی سەختی سیاسیدایە. گفتگۆکەین لەبارەیەوەی هەڵبژاردنەکانی تورکیا دەتوانێت چی بگۆڕێت؟ ئایا دەتوانێت جۆرێک لە سیستەمی سیاسی نوێ بێنێتە ئاراوەکە جیاواز بێت لەوەی پێشوو بە تایبەت شێوازی مامەڵەکردنی لەگەڵ کووردا لە وڵاتی تورکیا. بابەتە گفتگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز کاک بورانی شێخرۆف کە بەڕێزیان نووسەر و ڕۆژنامە نووسن. کاک بوران سڵاو لێبێ بە خێراتی. سەڵاو لێوە و سەڵاو لە بینەرانی خۆشەویستی. زۆر بەخێر بێ. کاک بوران، هەڵبژاردنەکانی تورکیا پێت وایە هیچ گۆڕانکاریەک بڕوو بدا لە تورکیا بۆیە و هەڵبژاردنانەوە؟ بەڵێ بێگومان ئەم هەڵبژاردنانی ئەم جارەی تورکیا کە لە چواردەی مانگی داهاتوودا بەڕێوە دەچێ هەڵبژاردنێکی چارەنووساز دەبێت بە نیسبەت تورکیاوە و دوای 20 ساڵ لە حکومڕانی ئەکەپە و ئەردۆغان ئێستا گەیشتووەتە قۆناغێک کە لە 20 ساڵی ڕابردوودا ئەکەپە و ئەردۆغان هەموو هەڵبژاردنەکانیان بردووەتەوە. ینی ئەوە مهمە کە لە تەخەبولی دۆڕانن و دەستبەرداربوونی سوڵتە ئەکەن لە بەرامبەریشدا هێزەکانی ئۆپۆزیسیۆن کە بەرەی شەشقۆڵیان مێزگردی شەشقۆڵیان پێکێناوە لە 6 حیزبی ئۆپۆزیسیۆنی تورکیا، ئەوانیش بۆ یەکەم جارە لە گرتنەدەستی دەسەڵات نزیک بوونەتەوە و ئەو بارودۆخی کە هاتوۆتە پێشەوە چی بەهۆی گەندەڵی و پاشەکشەی دۆخی ئابووری تورکیا کە بۆ خۆی ئەردۆغان و ئەکەپە لە ماوەی ڕابردوودا زۆر شانازیان بە ئەو پێشکەوتنانە لە بواری ئابووریە کردوسە پاشەکشەیان کردووە. دەبینی بەهای لیرەی تورکی بەهایکی زۆری نزیکەی تا 50-60 لە بەهاکەی خۆی لە دەستداوە هەموو و لە هەمووشی کاریگەرتر بوومە لەرزەکەی مانگی شوباتی ڕابردوو بوو کەەوەش کاریگەری گەورەی هەبوو کە بەهۆی خراپ بە سەرپەرشتیکردنی ئەو یەکە نیشتەجیەبوونانەی کە لە سەردەمی ئەکەپەدا کرابوونەوە خراپ بەدەمەوە چوونی خەڵکی لێ قەوما ئەوانش کاریگەری زۆری لەسەر ئەکەپە کردووەمانە کاریگەری وای کردوکەوا پاشەکشەی زۆر بکەن. هەموو ئەمانە بێگومان کاریگەری ڕاستە و خۆیان لەم هەڵبژاردنەدا دەبێت کە لە مانگی داهاتوودا بڕیارە لە تورکیا بەڕێوە بچێت. هەمان کاتا ئەم هەڵبژاردنە کە هەڵبژاردننی سەرۆکایەتیە، هەڵبژاردننی پەرلەمانی تورکیاشەکە 600 کورسیەوە زیاتر لە 27 حیزب و قەوارەی سیاسی بەشداری تێدا دەکەن لە بەرامبەر 4 کاندیدی کە بۆ سەرۆکایەتی کۆمار پێشبڕکێ دەکەن کە ئەوانی هەرێک لە ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکی ئێستا، کەمال کلیجدۆر ئۆغڵو سەرۆکی حیزبی جەهەپە و کاندیدی ئۆپۆزیسیۆن و لە بەرامبەردا محەڕەم ئینجە کاویش بەخۆی کاندیدی پێشووی جەهەپە بوو ئێستا ئەوەش گوماندا کاندیدکردنەکەی هەیە، یعنی لەسەر داخوازی ئەردۆگان ئەوەی کردو لە بەرۆ دەرگەکانی کولیجدار ئۆغڵو کەم بکاتەوە لە بەرامبەر سۆنان ئۆغان ئەویش کاندیدێکی ترە ئەویش بەناوی تەحالوفی ئاتای. هەموو ئەمانە لە مانگی داهاتوودا بەڕێوە دەچوونەوە بێگومان کاریگەری گەورەی لەسەر داهاتووی تورکیا دەبێت. کاک بوران، ڕاپرسیەکان دەڵێن کەمال کلیجدارۆغڵو چانسی برنەوەی زیاترەوە وەکو سەرۆک. تا ئێستا ڕاپرسیەکان وا دەڵێن، بەڵام هەردووگان وەکو خۆت 20 ساڵە لە حکومڕانی وڵاتەیە نەک هەر سەرۆک بووە بگرە هەموو دەسەڵاتێکیش لای هەردووگانە کۆکراوەتەوە. ئایا وە بە ئاسانی ئامادەیە هەڵبژاردنێک بکە کە ئەنجامەکەی لێ دیار بێت کە شکستی خۆیەتی؟ بەڵێ بێگومان لە تورکیادا سیستەم هەیە و 100 ساڵە نیزامی جمهوری لە وڵاتدا باڵا دەستەوە. ئەگەر لە 10 ساڵی ئەگەر حکومڕانی ئەکەپە بکەین بە 2 قۆناغەوە 10 ساڵی یەکەم و 10 ساڵی دووەمی ئەوەی تا 2010 هێناویانە دەبینی مەسەن ئەو لە ساڵی یەکەم گەشەی زۆری کردووە لە تورکیادا. ئابووری تورکیا باش بووە ئەوەی کە ئەو سیاسەتی کە پیانەوت زیرۆ پرۆبلم لەگەڵ هەموو وڵاتانی ناوچەکەدا ئەوەش کە مهندسەکەی ئەحمەد داود ئۆغڵ و عەلی بابەجانومانە بن کە ئێستا ئەوان لە حیزبەدا نەماون و ئەو گەشە ئابووری ئەو پەیوەندیە باشانە
ئەکەپە توانی جێپی خۆی لە ناو تورکیادا قایم بکە بەڵام لە 10 ساڵی دووەمە هەموو ئەمانە پاشەکشەی کردو بەشێکی زۆری لەسەر کردەکانی هەواڵەکانی ئەردۆغانی سەر لەو حیزبەدا نەماون لەگەڵ هێزەکانی ئۆپۆزیسیۆندان لەوەی ئەوە جگە لەوەش پاشەکشەکردنی لە زیرۆ پرۆبلم و دەستوەردانی لە هەموو کێشە ململانەکانی ناوچەکە هەر لە لیبیا و شیمالی ئەفریقیاوە تا عێراق و سووریا و سۆماڵ و نازانم کوێ هەموو ئەمانە تورکیا دەستی تێوەرداوە بە جۆرێک لە جۆرەکان ئەمانە کێشەی گەورەی بۆ تورکیا لە ماوەی ڕابردوودا دروست کراوە سەبارەت بە ڕاپرسیەکان ینی ڕاپرسیەکان هەندێک ناوەندی ڕاپرسی هەیە کەوا لە ماوەی ڕابردە گەلێک ڕاپرسیان بڵاو کردەوە ڕاپرسیەکان ینی هەندێکی لەوانەیە جێی ئەعتیبار نەبن و نزیک بن لە هەندێک حیزب و لایەنی سیاسی خۆ دەزانی ڕاپرسی کاریگەری لەسەر ئەو خەڵکە ڕاڕانەوەی کە پێ دەڵێن خۆڵەمیشی هەیە بۆ یەکلاکردنەوەی خەڵک بزانی کێ بەهێزە لەوانەیە دەنگ بە ئەو بدا لە ئاخر ڕۆژەکانی نزیک بوونەوە لە ڕۆژی دەنگدانە ڕێی خۆی بگۆڕێ ئەمە نزیکە لە سەرکەوتنەوە ئەمان دەیانەوێ و ئەردۆغانمانەکە بەو ڕاپرسیانەی کە بڵاو دەکرێتەوە وا پیشان بن لە بە هاوڵاتی و دەنگدەری تورکە ئەوان هێشتا توانایی حکومڕانیان ماوە توانای ئەویان ماوە کە درێژە بەم دەسەڵاتە بدەن بەڵام ئەوەی گرنگە چوار کۆمپانیایی گەورەی کە ڕاپرسیەکانیان کردووە لە ماوەی ڕابردوودا و لەم مانگی نیسانەدا بە تایبەتی ئەوانە تەئکید لەسەر ئەوە دەکەنەوەکەوە کەمال کلیژدار ئۆغڵو و سەرۆکی بەرەی شەشقۆڵی ئەو شانسی بردنەوەی لە پێشەوە هەچەنە ئێستا ئەمان بەرەی شەشقۆڵین بەرام ئەردۆغان ئەڵێ نەخێر بەرەی حەوقۆڵین هەدەفشتان لەگەڵایە بەس ئیعلان نەکراوە یعنی بەوە تاوانباریانەکە ئەو بە نوێنەری ئیرهاب و پەکەکە و چی و ئەمانە دەزانێ و کارێکی زۆر لەسەر ئەمە دەکات هەموو ئەمانە لە مانگی ڕابردوودا یەکلای دەبنەوە ئەم ڕاپرسیانێکی ئێستا کراوە کاریگەری دەبێ بەڵام لە هەمان کاتیشدا ئۆپۆزیسیۆن دەستەوەستان نەوەستاون بەرامبەر بەم هەوڵانی ئەوانیش لە هەوڵی چیان کردووە بڵێ لە هەوڵ ئۆپۆزیسیۆن دەتوانێت بەرامبەر بە بڵێن دەسەڵاتی تورکی بوەستێتەوە ئۆپۆزیسیۆن خەڵکی زۆری چالاکوانان و هارێزەران ئەوانە پشتیوانی ئەوە دەکەن لە بۆ هۆی ئەو پاشەکشەی کە ئەردۆغان و ئەکەپە کردوێتی ئێست لە پێکێنانی کۆمیتە و لوجانی وادانکەوە سەرپەرشتی بەڕێوەچوونی هەڵبژاردنەکان بکەن و بە تایبەتی ئێستا لە دوای ئەو بوومەلەرزەکە ینی جۆرێک لە پشێوی هاتوتە ئاراوە لەمپەر و ئالەنگاری بۆ هەڵبژاردنەکە دروست کردو مەسەن ئەو سەدان هزار کەسی کە ئاوارە بوون ماڵ و حاڵیان دەست داوە کە چۆن شوێنەکانیان بۆڕێ چون شوێن نیشتە جێبوونی نوێ ئەمانە چۆن ناوەکەیان ئەگوێزێتەوە بۆ ئەو ناوەندانەی دەنگدان مەسەن خەڵکی نزیکەی 50,000 کەس مردووە ئەمانە ناوەکانیان سڕاوەتەوەیان بەکارهێنرێنەوە بۆ دەنگدان هەموو ئەمانە گومانی دروست کردو ئۆپۆزیسیۆن کار لەسەر ئەوە دەکاکەوە ئەمانە پاکتا و کات ئەوانەی کەوا ناوەکانیان نهاتۆ پێش ئەوەی شوێنەکانیان بۆ دیاری بکە بەر بەو ساختەچی و گزی فێڵانە بێت ئەوە دەسەڵاتداران دەخوازن لە ماوەی داهاتوودا بیکەن وە سەبارەت بۆی ئاماژەت پێدامەوەی کە مەسان ئەردۆغان دەستبەرداری سوڵتە بێ ڕاستە ئەردۆغانی سە هەموو بنەماکانی هێز و فاکتەرەکانی هێزی دەستدایە سوپای بەدەستەوەیە میتی بەدەستەوەی هەموو میدیاکانی ئەو وڵاتەی کۆنتترۆل کردووە دەستگای قەزایی و دادۆری لە تورکیادا کۆنتترۆل کردو هەموو لە ئاراستی ئەو ئاراستە دەکنێکی لە مەتەستە گەورەکانەوەی لەوانی هەدە پێش ئەنجامدانی هەڵبژاردنەکان دابخریا چەند ئەوان ئەڵتەرنتیفیان بۆ داناوە حیزبی چەپی سەوزیان خۆ ئینتیخاباتەکەەوە گەر ئەمان دابخرێن ئەویان بە دەنگدەرەکانیان دو خەڵک دەنگ بە لیستی چەپی سەوزی چەپ دەدات بۆ ڕێگرتن لەوە بەڵام ئەنی ئەو ڕەغمە ئەوەی کەوا ئەردۆغان ئەم و هەموو بنەمانی هێزی لەسەر بەڵام لە تورکیادا هێزێکی ینی هێزێکی جەماوەری گەور و هەموو هێزە ئۆپۆزیسیۆنە گەیشتونتە قەنەعەتێک کە ئیتر دوای 20 ساڵ ئەردۆغان دوای ئەوەی کە لە 2016 سیستەمی دەسەڵات حکومڕانی لە تورکیادا لە پەرلەمانیوە کرد بە سەرۆکایەتی بەرە ئەوە ڕواکەوە بەکو جۆرێک لە دیکتاتۆری تاکڕەوی تەقدیسکردنی ڕێخۆشکردن بۆ حکومڕانی یەک کەس و جێگرتنەوە بە هەموو دەسەڵاتەکان کۆکردنەوە لە دەستی یەک کەسە ڕێ بەم ڕەوتە بگرن کە ئیتر لەمە زیاتر درێژن کێشەوە جارێکی تر تورکیا بگەڕێنەوە بۆ سەردەمی حکومڕانی پەرلەمانی. باشە ئەگەر وەکو چاودێر لێ بڕوانین بۆ وڵاتێکی تورکی تورکایەکی قەرزار تورکایەکی بێ پرۆژە تورکایەکی بێ خزمەت گوزاری بەڵام 20 ساڵی حکومڕانی ئەردوگان تورکایەکی جیاوازترە تورکیا ئێستا ئەو تورکیا قەرزاری جاران نییە تورکیا ئێستا کاریگەری زیاترە لە ناوچەکە
بۆ هاوڵاتیەکی تورکی کامیان گرنگترە؟ بەڵێ ڕاستە ڕۆژ ئەوە زۆر کاریگەری هەیە بۆ دەنگ دەروانە بەڵام ئەوەی جەنابەت ئاماژت پێدا ئەوە من لە پێش پرسیاری وەڵامەکانی وەڵامی پرسیارەکانی بەشدا ئاماژەم پێکرد 10 ساڵی یەکەمی ئەردۆغان جیاوازە لە 10 ساڵی دووەمی حکومڕانی ئەوەی کە ئەو پێشکەوتنانەی کە کردی لە دوایدا پاشەکشەی کردو ئێستا تورکیا قەرزارە ئێستا تورکیا لیرەکەی لە 150 و زیاتریشی بەهاکەی لە دەست داوە بەتاڵە هەیە معنی ئەوەی کە پێڵەن تەزەخم لە ئابووری تورکیادا هەیە پەیوەندەکانی تورکیا لەگەڵ دەر و جیرانەکاندا تێک چووە تورکیا ئازادی زۆر بەرتەسە کراوەتەوە بۆ بە زیندانێکی گەورە سەدان و دەیان ڕۆژنامە نووس و کەسایەتی سیاسی لە زیندانەکانن بەشێکی زۆری سەرۆکی شارەوانی هەڵبژارە دراوەکانی کورد و هەدەپە لە زیندانەکانی تورکیادان بەشێکی زۆری چالاکوادانی مەدەنی لە وڵاتەدا هەموو لە زیندانەکاندان یعنی ئێستا ینی دیاردێکی تازە لەم هەڵبژاردنە ئەو مەسەن بەدی دەکرێت لەسەر لیستی کوردەکان هەندێک نووسەر و کەسایەتی کە بەرگریان نەکردە لەسەر لیستی کورد هەن مەسەن حەسەن جەمال لێکێ لەو نووسەرانی کە باسی مەسەلەی کوردی کردو جەنگی ساندار ئەمانە هەموو کاندیدن لەسەر لیستی کورد و هەدەف و ئەمانە هەدەف و چەپی سەوز کە کورد پشتیوانی دەکا بۆ هەم هەڵبژاردنانەی ئایندە ئەمانە هەموو پێشهاتی جددین وە ئەو پێشوەچوون و سەروەریانەی کە ئەردۆغان لە ماوەکەی ڕابردوودا شانازی پێوەکەوانە هەمووی نەماون وە بە دەلیلی ئەوەش بەشێکی زۆری سەرکردە دیارەکانی ئەکەدار لەسەر لیستی کوردی یان لەسەرپا نەخێک جەنگی چەکدار لەسەر کەسایەتێکی نزیک و ڕۆژنامەنووسێکی نزیکە لە ئەردوگانیشەوە جەنگی چەنددار نە چەند ساڵ لە دوای 2016 کوداکە تورکیاشی جێڵا بوو لەوێ نەبوو ینی ئەوەی شەمەندۆڤێری میزۆپۆتامیاشی بەڵێ دۆستی جەنابی مەرحومان جلال بوو هاتوتە ئێرە ئەوە لە دوای 2016 لە تورکیاشی جێهێڵا بوو ینی ئێستا لەسەر ئەو لیستانە ئەو شکاندیتەوە لەگەڵ حەسەن جەمالیشدا باشە کاک گوران گۆڕانکاریەکانی تورکیا و پەیوەندی بە کوردەوە ئەمەیان ڕەنگە بۆ ئێمە کە زۆر گرنگتر بێ قسەی لەسەر بکەین ئایا هیچ گۆڕانکاریەک لە ڕوانینی تورکیا وەکو دەوڵەت ئەگۆڕێ بەرامبەر بە کورد؟ بەڵێ زۆر مهمە و زۆر گرنگەوە دەنگی کوردیش لەم هەڵبژاردنەی تورکیادا یەکلاکەرەوەی حاسیمە کی ئەبێ بەسەر کۆماری تورکیا ئێمە تەجروبەی 2010مان هەیە لە هەڵبژاردننی شارەوانیەکان خۆی دەڵێن لە تورکیا هەڵبژاردننی شارەوانیەکان بیدایەت و سەرەتایە تای هەڵبژاردننی سەرۆک کۆماریە کێلەوە بە قووەت بێ بەهێز بێ سەرۆک کۆماریش دەباتەوە ئەمەی کە لە کورد دەنگەکانی خۆی بە کاندیدی جەهاپەدا ئەکرەم ئیمامۆغڵو لە ئەستەمبول و لە ئەنقەرە و لە 5 شاری گەورەی تورکیا بە دەنگی کورد توانیان ئەکەپە بخەن ئەمە یەکەم هەزیمە و نوشستی ئەکەپە بوو لە تورکیادا کە 5 شارەوانی گەورە و شاری مهمی تورکیا لە 2010 لە دەست دەرهێنرا ئێستاش بۆ ئەم هەڵبژاردننی سەرۆکایەتی کۆمار لە تورکیادا دەنگی کورد یەکلاکەرەوەیەوە ئەوەی کە دەبینرێت یعنی لە کۆبوونەوەکانی چەند ڕۆژی پێشوو کە کەمال کولیجدار ئۆخڵو کاندیدی ئۆپۆزیسیۆن سەردانی هەدەپی کرد لە پەرلەمان و لەگەڵ پەروین بڵدان و ئەوانە کۆبوونەوەی کردووە لێدوانەکانی سەرکردەکانی بەرەی و مێزگردی شەشقۆڵی بەرامبەر بە دۆزی کورد چی لە کەمال کولیجدار ئۆغڵو چی لە ئەحمەد داود ئۆغڵو چی لە عەلی باباجان ئەمانە هەمووی دڵخۆشکردن بۆ کورد یعنی کە لەو تەسریحاتانی کە عەلی باباجان دیوتباسی بندی 62 66 دەستوری تورکیا دەکات دەڵێت تورکیا یەک نەتەوە یەک ڕەنگە ئەڵێ ئەمە واقعیە لە تورکیادا زەمەنی ئەوە نەماوە ئێمە جارێکی تر ئەم دروست بکەین بڵێن تورکیا یەک ڕەنگەوە قەومیاتی تر هەیە دەنگی تر هەیە بە ئاشکرا دەبێت دەستوری تورکیا هەموار بکرێتەوە کەمال کولیجدار ئۆغڵو کاندیدی سەرۆک کۆمار ئەڵێ من کێشەی کورد لەناو پەرلەمانی تورکیادا بە یاسا چارەسەر دەکەم ئەحمەد داود ئۆغڵوش بە هەمان شێوە بەنگەشەکانیان ئامەدەوە دەست پێ کرد و لە ڕاگەیانمان میان ڕەوترن لە ئەردوگان بەکو دەزانین خۆش ئاماژە پێکرد 10 ساڵی یەکەمی حکومڕانی ئەردوگان تا ڕادەی حکومڕانێکی نمونەی هەوڵی چارەسەری ئاشتیانی کوردیش هەبوو لەسەر دەستی جەنابی مامجلال و هەوڵەکانی بۆ ئەو ڕێخستنەوانەمان لەبیرە یعنی سەرەتایی هەوڵەکان بێگومان لەو دەست پێشخەریانەی سەرۆک مامجلالەوە دەستی پێکرد جۆرێک لە پەیوەندی دروست کرده بوو جۆرێک لە هاتوچۆ و سەردانی زۆر هەبوو بەڵام دوای دەرەنجامەکەی بەم شێوەیە کەوتەوە ئەو ئەردوگانی لێ دروست بوو کە ئێستا دەبینین هەر بە سەرکوتکردنی هەوڵەکان لە نێو خۆی تورکیانەوە ساویانی جایەتی کوردەکە لە پارچەکانی تریش بەتەکید یعنی ئەردۆغان پرسیارەکە وەیە ئایا ئەم وتە و لێدوانانەش تەنها بۆ سەرنجڕاکێشانی کوردەکان نییە بۆ بەدەستهێنانی دەنگیان نییە بەتەکید
ئەوەش جۆرێک لە ڕاستی تێدایە هەر لە سەردەمی ئەتاتورک خۆی کە کۆماری تورکیا ڕاگەینی هەڵجارە لێ ئەم کۆمارەی کورد و تورکە بە هاوەشی دروست دەکەن و دوای دەبینین چی بە کوردەکە ینی کورد وەکو مارانگەستەیە نابێ بە هەموو شتێکیش باوەڕ بکە بەڵامی تر ئەمە واقعەکەەوە سیاست ئەگۆڕێەوە قەنەعاتی تازەیەتە ئاراوەوە ئەوەی لە 100 ساڵی ڕابردوودا تورک بە ئاگر و ئاسن کردوی دەوای سەیە کورد نەمایە کەچی ئیسا کورد لە هەموو کات بەقوترە لە تورکیاوە ئەوەنمان لەبیرنەتی خۆش لە سەرەتای بەرنامەکەدا ئاماژە پێدا کوردی باکوور و ئەوەی کە پێی دەڵێن لە بەڵگەنامەکانە کوردستانی ناوەندیە سوقل و قورسایی کورد لە هەموو کوردستانی گەورە لە تورکایە گەورەترین ڕێژی کورد لە وڵاتەدا یعنی گرنگی ڕزگاربوونی کورد و ئازادبوونی کورد لە باکووری کوردستانە کاریگەری بۆ سەر هەموو پارچەکانی کوردستان دەبێت بە تایبەتی بۆ خۆرئاوای کوردستان کە ئێستا دەبینین کە ئەردۆغان هەموو ڕۆژی هەڕەشە لە خۆرئاوای کوردستان دەکات پەلاماریان دەدا ئەفرینی گرتووە سەری گرێسپی گرتووە زۆر شوێنی تری لە ڕۆژئاوای کوردستانیش گرتووە بێگومان ئەو مەترسیە بەڵام پێشهاتەکان و قەنەعاتەکانی کە دروست بوون و ئەو حرەکە ئازادی کە لە ناو چەپەکان لە تورکیادا هەیە ئاماژەی ئەوە بدرێن شەر نیە ئەم بە مەرجانە ئەم بەم شێوەش هەر بڕۆیان لە دوای 100 ساڵ ئەکرێ ئەزمون لە وەربیرێکە بە ئاگر و ئاسن و ئینکاریکردن کێشەی کورد لە وڵاتەدا چارەسەر ناکرێت. باشە کاگوران تۆکو ڕۆژنامە نووسێکە لەم بوارە دەنووسی یعنی ڕۆژانە بۆ چوونەکانی خۆت دەنووسی بە تایبەت لە چەند ڕۆژی ڕابردوودا و چاودێری دۆخەکەش دەکەی پێشبینی دوایە کەمال کلسدارۆغلو بێ بە سەرۆکی تورکیا یعنی هەرچەندە یعنی ئاکامەکانی هەڵبژاردن و ڕاپرسیەکان زۆر لە یەکەوە ینی هەندێک لەو ناوەندانی ڕاپرسیکەم متابعی دەکەم جیاوازیەکە بۆ لە پۆینتێک و یعنی لە یەک و تا چوار دەبین کەمال کلسدارۆغلو ئەردۆغاندا هەیە و ئەردۆغان ئەو هەموو عناسر و بنەمای هێزی لەگەڵدایە یعنی ئەگەر ئەردۆغان بکە هەر ئەردۆغان ناکەوێت وەزیری بەرگری ئەکەوێ سەرۆکی میت ئەکەوێ سەرۆکی دەستگای دادوەری لە وڵاتەدا ئەکەوێ ئەوانەی کە سەیتەریان بەسەر میدیاکانی وڵاتە ئەکەون لەبەرەوە لەوانی ئەوانە هەموو لە هەوڵی ئەوەدا بن بە گزی بە ساختە بەچی بە جۆرێک ئەو سەرکەن بەڵام لە لایەکی ترشەوە ڕاندی ڕاپرسی پێماڵێن جیاوازەکە بۆ 10 پۆینتیش پلێش دەبەنە زیاد دەکەن ینی هەموو پێشهاتەکان و نیگەرانی ڕۆژئاوایەکانیش لە ئەردۆغان یعنی ئەوەش بابەتێکی گرنگە کە هاتوتە ئاراوە ئەردۆغان سەرڕای ئەوەی لە 2002 کە دەسەڵاتی کردو سەرڕای ئەوەی کە تورکیا ئەندامی هاوپەیمانی ناتۆی حلفی شیمالی ئەتلەسیە بەڵام لەگەڵ سیاسەتەکانی ئەمریکای یەک نەکرد لە یەکەم هەنگاویدا لە پرۆسەی ئازادی عێراقانەی هێرش سوپای ناتۆ سوپاکانی ناتۆ ئەمریکا بە ناو خاکی تورکیا بێنە ناو عێراقەوە لە ناتۆدایە و نظامی بەرگری دیفاعی S-400 رووسی دەکڕێ هەموو ئەمانە لە دڵی غەربی ڕۆژئاوایەکانیشایە لەوە ناچێت لە ئەردۆغانی قوبڵ بکەن کەوا بتوانێت بەگزی و بە زۆری زۆردارەکی ئەگەر بکەوێت لە دەسەڵات تا بهێلێتەوە ئەوەش لە بەردەمەدەیە وەڵا پێدەچێ ینی ئەمجار لە دوای 20 ساڵ لە تورکیادا گۆڕانکاری بێتە ئارا بە تایبەتی دوای ئەوەی کەوا ئەردۆغان هەوڵی ئەوەی داوە هەموو جونگە گرنگەکانی دەسەڵاتی کۆنتترۆل کردووە بەرەو تاکەسی و تاکڕەوەی دەبێت. کاگوران شێخڕۆف سپاس بە ئامادەبوونت سپاس بۆ ڕوونکردنەوەکانت سپاس دەکەم کە ئامادە بوویت.